شەوی هەڵدایە یادەی جوورم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورم شەو. دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان، خەڵاتی وەسڵی تۆی مەنزورم شەو. دڵی شمایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورم شەو. کە تۆی شای کەچکولاهی دیدە مەستان، چ باکم و قەیسەر و فەخفورم شەو. لە خەو هەڵساوەیە ئاڵۆزە چاوت، هەمیشە وایە یا مەخمورم شەو. سروشکم نەقشی چاوی تۆ دەکێشێ، کە جێم سەردارەکەی مەنسوورم شەو. مسڵمانان دەپرسن حاڵی نالی، لە کونجی بێکەسی مەهجوورم شەو. مسڵمانان دەپرسن حاڵی نالی، لە کونجی بێکەسی مەهجوورم شەو. لە کونجی بێکەسی مەهجوورم شەو. The